لە شاری هەولێر زیاتر لە 12 گرت هەیە کە شوێنەواری لە ژێرەوە. ئەمەی ئێستا من لێم گردی کلک مشکە لەسەر شەقامی 100 مەتری بە دیاریکراوی لە گەڕەکی شادی. لێرە گردەکە شوێنەواری زۆری تێدا. کاتی ساڵی 2013 بەشی شوێنەواری خوێنکارانی زانکۆی سەلاحەدین لێرە لێکۆڵینەوە و کاریان کرد بۆ ماوەی 4 وەرز. بۆیان دەرکەوت لە ژێر گردەکەدا گۆڕێکی سەردەمی ئاشوورەکانی ناوەند هەیە. دیالەوەش کۆمەڵێک گۆزە و جەڕە و بابەتی شوێنەواری هەیە کە لە ئێستادا لە مۆزەخانەی شارستانی هەولێرن. ئەمەی دەیبینن شوێنەواری ئەو گۆڕەیە کە لە گردەکەدا هەیە لە خوێنکارانی زانکۆی سەلاحەدین لە کاتی لێکۆڵینەوە لەو گردە بۆیان دەرکەوت. ئەمە شوێنی گۆڕێکە کە لە سەردەمی ئاشووریەکانی ناوەند هەبووە. ئەوان دوای ئەنجامدانی لێکۆڵینەوەیان بۆ 4 وەرز شوێنەکان نایلۆنیان پێدادا و کۆمەڵی خۆڵیان دایابانی بۆ ئەوەی لە گردەکەدا ئەو شوێنانە لە ناو نەچن. سەرەڕایەوەش ئێستا گردەکە بەشێکی زۆری بۆتە زبڵخانە، خەڵک زبڵی لێ فرێ دەدەن. من دەچمە لای دکتۆر نادر بابەکر بەڕێوەبەری شوێنەواری هەولێر دەمەوێت ئەو باسی هۆکاری پیسبوونی ئەو گردە و تاوا نەبوونی پەرژینی گردەکەمان بۆ بکات. بەنسبەت گردە شوێنەوارەکان لەبەرەوەی زۆرن لە ناو سنتەر ئەوەندە نەکێکوتت زیاتر لە 12 لە دەرەوەشمان بە ناوچە شوێنەوارەکانەوە لەوانە لە خۆی لە 1500 ناوچە شوێنەواری بدا. ئەو حەجمە زۆرە شوێنەواریانە تەبان کولفەتی زۆری دەوێت بتەوێ هەمووی سیاج بکەیت. ئەمە بۆ نمونە گردی لەشکێرمان سیاش کرد لەبەرەوەی پاسەمان نەبوو لێ هەتا مرکزی شورتەش لەوێ نزیک بوو. دوو کەسیش جیران لەسەر دزینی سیاجەکە ئەوەی تەلبەندەکە بەڵام نەکرا ینی ئەوانە هەموو دزران ئەو هەتا ئاسنەخانیشیان لێ کردەوە بردیان. یعنی ئەگەر بمان هەوێ ئەمە یان دەبی بە کۆنکرێت بیکەین چونکە هەتا دیواری پەرژینەکانە دیوار سیاجی دەوری گردەکان لە کلێک مشێک ئەوەی کە بەخۆتان سەردانتان کردێ دەبینن. ئەمە پرۆژەمان هەبوو لە بۆەوەی کە سیاجێکی جوان بە بلۆک و بە حەجەرەی ئاسن بۆی جێبەجێکەین. هەندێکیش جێبەجێ کرا بەڵام دوایە لەبەر قەیرانەکان پارە ڕاوەستا پرۆژەکە ڕاوەستە تاکۆ ئێستا و ئەویش هەروە نیوەی ئەو دیوارێکە کرایە بە بلۆکوانە خەڵک ڕووخاندیتی. باشە کاک نادر لەگەڵ نەبوونی پەرژین بۆ گردانە حەز ناکەن شوێنەکان تێک دەچێت و بەرەو لە ناوچوون دەچێت. ئەوەی کە هەیە مەسایسا ئەمە بەنسبەت گردەکان خۆی دەبی ڕۆشنبیری گشتی هەبی خەڵک بەخۆی ینی ئاساری خۆش بێ تێک نەدا زبلی فڕەنەدا بەخۆ دەبینی مەسا زبل ئەو ڕخاوین که پاش 10 ڕۆژی وەک خۆڵێ دەکەنەوە. ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە و هەروەها دامە دەستگاکانی تریش وەکو مەسەلەن ئاسایش و شارەوانی وانش کە هاوکارن ینی زۆر جار بەخۆشیان خەبەریماندا چوونەتە سەر ناوچە شوێنەواریەکان بەڵام پێویستە زیاتر ئەو هەماهەنگی هەبی بۆی کە بتوانین ڕێگیری بکەین لە بڵین پیسکردن و شوێنەواری. کاک نادر لەسەر تێکدان یاخود فرەدانی زبڵ لەو شوێنە ئاساریانە کەس دەژیر کراوە تاوەکو ئێستا یاخود کەس ڕوبەڕووی لە پێچنی یاسایی بۆتەوە؟ بەڵێ مەڵێ تاکوتوکەوە کرا مەسا خەڵکەوەی کە شارەوانی ببینی بە تاکی گیرە بەڵام هەندێک بەشە و شەکێ دەکەنیان بەو شێوەش مەسەڵەن بە ئەوە نییە بڵێ قەلاب دەلەوێت شتی فرەدەدا لەوانەیە ئەوانەیە کە ماتۆ ڕشتیان پێبی ئەوەیە زۆریشی بادینی ئەو چی نایلۆن و عەلاقەوانە باشە دەستخۆشیتان لە دەکەن وەڵا پێویستە ینی جار بجار هەر هیچ نەبێ ئەو گردانەی ناوشار ساڵی جارێک پێویستە خاوێن بکرین و ئەمەش لەگەڵ شارەوانی لە سەخت دەبین کە هاوکارمان بن لە بۆ گێڕەکەەکان باسمان کردە پێمان گوتینە ئەو ئەوانەی ناوشار قەبرستانەکان ئەمە باسمان داوامان کردێتی ئەو قەبرستانە کۆنانەی ناوشار و دەوروبەر خاوێن بکرێت. ئەوەی کە ئێستا هەیە لە قوتی ئەوە بڵێن هاوکار بووینە بەڵام تومحمان زیاتر ئینشەڵا زیاتر ئەمەش بە خۆمان ئەو سلفەمان بەو شێوەیە نییە کە بتوانین بە خۆمان
هەستین ئەو هەموو ناوچە شوێنەوارە نەخاوێن بکەین.